باشێکی زۆر بینەرە دەزانن ڕەوانە هەندە کەسیش نەزانێ گۆرانیە هەرە بە نێوبانگەکانی کاک عەزیز کە پێی مەشهور بووی ناوت دەرکرد چی بوو ناو گۆرانیانە؟ وەڵی ئەوە پارچە پارچە چی بوو مەسەلەن ئاوەدان جوان ڕوو زۆر ئەوە لە کلیپەکە بەڵێ ئاوەدان جوان ئەکان مێلودەکە بڵێ لەبەر ماڵیان و ڕابردووە ئاوەندان جوان ڕۆ و یەک لە ناکاوبانی کردەوە ئاوەندان جوان ڕۆ و سبحان الله چۆن نەمردەوە ئاوەندان جوان ڕۆ کەمی جوان ڕۆ خەڵخەڵەوە ئاوەندان جوان ڕۆ و مەمکی یارم بردەکاڵەوە ئاوەندان جوان ڕۆ و مەمکی یارم بردەکاڵەوە ئاوەندان جوان ڕۆ ئەمەیەکیان قسم بدی غزال و شوراوی گلک و دزمال آرزوم بیم مال من بینوشم چای تال امشب لسرچی تورای و تورای دادن لسرچی تورای پنجش گورانی هست که من زور سپاس ندارم زور سپاس کاک شهرام کم بله شهرام لای خودتانه بله کاک شهرام برای هنرمندی گوره کاک اسماعیل ساووره زور خوشحالم دیره گیم خدمتی خدمت خومانه دوزیمو خۆم دوزیمەوە ئەو ڕنگ چەخاش کاکە شارەم ئەو ڕۆ زەحمەتی کێشەوە هێناوەتی دەڵێ زۆر سپاسیانەکەم دیاری کە دەسپاسی بکەین ئیتر شتی تر ئەلدان لە گوێ منە دەڵێن کاکە زۆر کەم بوو ئەوە دەبێت درێژی کرد وەڵی شتەکان فرە هەز بە کاک بەرزانگیان ئەو دوانە زۆر بەڵێ لەسەر گۆرانی کچم بوو گۆرانی بێوەژنە بازێک ئەزەکە باسیەوەش بەرەخنە لە جەنابتان هەیە کە باسی ئەو گۆرانی بێوەژن و دەست و دووشتانە ڕەخنەیە لەیت هەیە هەندێک ئاگاداری یا شرۆڤات تازیحی خۆت بدەن من ئەو گۆرانیە کاک بەرزانم بەڕاستی لە خۆشەویستی ئەو گۆرانی بەوتە چون ئەگەر ڕێز لە ژن نەگرین ئێمە ئەوان ڕێزما لێ ناگن پس ئەوان ڕێزیان لەسەر سەرمانە چون من خۆم خانەوادەی خۆم کچەکەی خۆم خۆشەوێ ژنەکەم خۆشەوێ دایکی خۆم خۆشەوێ تر پێویستە ئێمە ڕێزیان لێ بگرین بێوەژنە دەستی دووە معنای ئەوە نییە کە دەسە دوو بۆ کۆنە بووگە باشە ئەگەر واسە بۆ بەدڵی منە بۆ خوا قەزای بۆ ماشەڵا بۆ ئەیوەڵا بۆ هەزار کچ بە پەنجێکی نابێ پس ئەمە لە پیاەکەوە بۆ پیاەکی تر ئەمە پێژن منزورم ئەوەیە لە پیاەکی ترۆ هاتۆ بۆ من یعنی ئەوە مەزوری ئەوە نیە کە من تۆ ئەویتر ئەوە کۆن بوو ئەوە بەداخەوە من لەگەڵ ڕێزمە ئەگەرێکی ئەوان جۆرێتر تێگەیشتون من داوای لێبردنیان لێک ینی ئێمە ئەو شتە تۆزێ ڕوونی کەینەوە لەبەرەوە ئەگەر بەڕاستی نازان بێوەژن و دەست دوو شتە ئەوانە پیاوشەیە ئێمە دەسە هەزارمان پیاوی دەسە بیستمانەست پیاوی دەسە بیستمانەست ینی فقط بۆ ژن هیچ ژنێک دوو پیاوی نییە بەڵام پیاو هەیە پێنجشە ژنی نازان چیاوانە بۆ دەست لەسەر وجداندا بنین لەسەر حەق و ڕاستی و عەدالەتدا بنین ئەگە شتێکی وا هەیە داوای لێبوردن پیاو تۆمە باسی زۆرتر جوانی و بەبەشن باڵا گوتەکە کاک بەرزانگیان ئەگەر باش تێ نەگەیشتن لە گۆرانی بۆ نمونە ئەم لیوانە ئەمێ پڕە ئەوەی خاڵیەتی پڕەکەی نابینن باسی ئەو خاڵیەکە تۆ باشە باسی ئەوانە بۆ ناگەی کە منێژم بە دڵی منە منێژم هەزار کچ ئەەکەم خۆم 50 کچەکەم بە قوربانی ئەوە ئەشێ ئەو شتانە لە نەزەرا بگرن ئەوە بەژن و باڵای ێژین ئەو یەک کەلیمە ئەو یەک کەلیمە ئەوەش من منزورمەوە نیە منزورمەوەسە لە پیاەکۆ هاتووە گەیت دەستی پیاەکی تر ئەوە منزورم ئەوەیە منزورمەوە نیە خوانە خواسە تەکسی خۆتە خۆت بەڵێ ئەوە بەڵێ ملودیەکە ینی ئاوازەکەی فۆلکلۆرە خەڵکەکە مەراقە کە بزانانی چییە تونتەکەەوە بڵێ بڵێ چییە گۆرانیە هەر ئەو بێوەژنە چییە مەسەن بۆ نمونە ملودەکەش بڵێ ئەی بێوەژنە بێوەژنە ئەیوەڵڵا ئەیوەڵڵا باڵای پڕ بە کەیفی منە ئەیوەڵڵا ئەیوەڵڵا پەسەندی دۆست و دژمێنە ئەو سەیزادە چاوی منە بێوەژێنە پەسەندی دۆست و دژمنە هەموو کەسێ پەسەندێسی لێرە تاریفیەکە جوانیەکە بووە مەبەستم جوانیەکەیەتی ئەگەرێکی بەغەڵەت تێکەیشتن لەوە من داوای لێبوردنیان لێکم چون ئێمەش ڕێزیان لەسەر سەرمان هەر گەورەی ئەوەیە کە پیا و ئەگە هەڵاکش بێشتەکش بێ داوای لێبوردن ئەوە گەورەترین تەواضعە